بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. حزم كرد خلاصيك بدين لسر سورتي كهف کۆتایەکەی بە کورتی هەندێشت ئەو چوار قسەی کە باسمان کرد فیتنەکان لەکوێیە، بۆچی خودای گەورە باسی کردووە. تەبعاً لە سوورەتی کەهفە باسی چوار بەسەر هاتەکە، چوار قسە. قسەی ئەسحابی کەهف، ئەوانەی چوونە ناو ئەشکەوتەکە و کۆمەڵە گەنجە. ئەسحاب الجەنەتەین، ئەو دوو پیاوەی کە چوونە ناو باخەکەوە، سێیەمیان موسا عەلەیهی سەلام و خضر، چوارەمیان ذوالقەرنەین. ئەمە چوار بەسەرهاتە لەم سوورەتە مبارەکە باس کراوە. قسەی ئەسحاب الکەهف خوای متعال جەل جەلاله تاقیانی کردەوە. ئەمە کۆمەڵێک گەنج بوون لەو زەمانەدا لە وڵاتێکی کافردا دەژین، ئەوە بوو قبوڵیان نەکرد، ئیعلانی ئیمانداری و ڕاستەقینەی خۆیان کرد، و لەگەڵ ئەوەشدا پەنایان برد بۆ خودای گەورە، و خودای گەورەش ئەو کەهفەی هەڵبژارد بۆیان و دوایەوەش خوای گەورە مەکانێتێکی گەورەی پێبەخشی. فیتنەکەیان چی بوو؟ فیتنەی دین بوو. خوا تاقیانی کردەوە لەسەر دینەکەیان. ئایا بزان ئەمانە لە دینە ڕاست دەکەن؟ ئەم کۆمەڵە گەنجە ئەو بوو لەگەڵ خوا ڕاستیان کرد. خوای گەورە ناوێنی خستە ناو قورئانی پیرۆزەوە کە سوورەتی کەهفە باسی دەکا. دووەمیانە چینە سەر بابەتی دووەممان کە باسی قسەی ئەو دوو پیاوەیە، قسەی جەنەتەین. یەکیان موسڵمان، یەکیان بێ موسڵمان ئێعتیماد. ئەم قسەیە باس ئەوەمان بۆ کە ئەم چیرۆکە بڵین باسی سابتبوونی ئیمانەکە، فیتنەی مال وەلوەلد. ئەمە دووەم تاقیکردنەوە. فیتنەی ماڵ، پارە و پول، ئەوەی کە هەتە پارەیە، ترماڵە، سامانە، گشتی خانووە، قەسرە، باخە. و فیتنەی ئەولاد زۆری، عەشرەت، بنەماڵە. ئەمانە ئەم دوو پیاوە لەم مەجالا خوا تاقیانی کردەوە. ئەمەش تاقیکردنەوەی دووەم ئەوە بوو یەکێکیان دەربچوو، ئەوەی تریان دەرنەچوو لە تاقیکردنەوەکەی خوایە. تاقیکردنەوەی ئیمانیان، بزان کامنیان ئیمانیان قایمە، سابتە، خۆڕاگرە، دامزراوە، و کامنیانش ئیمانیان لاوازە. جارجار خوا تاقیمانەکاتۆ لەمە، بزان ئیمانمان چۆنە، سەلامەتین ئاوە. باجار دەستت کورتەکە، باجار سیحەتت تێکەدا، خودای گەورە یعنی ئازارێت تێتە گیان، ئێژە بزان بەندەکەم چیاڵێ. تاقی ئەمان باخەکە بوو، ئەوەی کە سوپاسی کرد خوا پێیداوە زیاتر، ئەوەی سوپاسی نەکرد خوای گەورە لێی سەندەوە. فیتنەی بێژین قسەی سێهەمان و فیتنەی سێهەم لە چیا بوو؟ موسا و خضر عەلەیهی سەلام. نەبی موسا لەگەڵ ئەو پیاوچەکە تەواضع یعنی حەسابکردن بۆ خەڵک، خۆت بە فیرعەونی خەڵک نەزانی، لە ئاسمان بژی وا ئەزانی ئەم خەڵکە گشتی دروست کراوە بەس خزمەتی تۆ بکە. ئێستا وەک یەهودیەکان وان کۆمەڵی خەڵکشان تەقلیدی یەهودیەکانەکەن. ئێستا کیبریانەیە، فیزیانەیە، خەڵکی وایە لە ژیانە لەگەڵ فەقیرە دانانیشێ، ئەوەنە فیزیزلە. ئەزان خەڵکی وایە قەت ئامادە نییە بۆ ماڵەکانی خوا بێ سوژدەیە بەرێ. ئەوە چییە؟ ئەو ئینسانە زۆر فیزلە، تەکەبوریە. ئینسانی وایە ئیلا لای خەڵکی پارەدار نەوێدا نانیشێ. ئەمانە فیزلن، تەکەبوریانە. ئێمە خەڵکی وایە سەلام ناداتە خەڵکێک، ئەوەنە لوتی بەرزن. ئەمە خوای گەورە قسەی موسا و خضر خوای متعال جەل جەلاله تاقی ئەکاتەوە. موسا تاقیە، چونکە موسای تاقی کردەوە وتیان لەسەر زەویە کێیە زاناتر؟ وتی من. خوای گەورە وتی نا، لە تۆ زاناتر شەیە، بچۆ لای خضر. تەماشای خضر کە بەو حەنکە علمیۆ چەنێ تەواضعی هەیە، چەنە لەسەر خۆی. ئەمە فیتنەی چی بوو؟ علم. علمش طبعا فتنەی علم وتواضع، واتا فتنەی علمیان هەیە. علم ئێستا تۆ خەتیبی، ئیمامی، داعیت، دەنگە خۆشە، ئیتر والحاصل هەمووی ئەمانە بێ وریای خۆیان بن،
معرضن بۆ ئەوەی شەیتان بیان خەڵەتێنێ زۆر معرضترین سەمن لە تۆ معرضترم هەم شەیتان هەم جنۆکەکان شەو ڕۆژان لە کەمینە بۆی سەری لێ تێکدەن ئەو کابرای کە دەنگی خۆشە ئەو کابرای کە بەردنوێژیەکە ئەو کابرای کە خوتبەدە ئەو کابرای قسە بۆ خەڵکەکە بۆ تێکدانی ئەمانە تێکدانی ئومەتێکە چونکە شەیتانیش بەگیان ئەمانە خێرایە ئەم ئەگە تێک بچێ ئومەتێ تێکەچێ بۆیە وە جنۆکەکانش ئەوانەی کە جنۆکەی ڕەحمان نین شەیتانن و چوارەمیان ذوالقەرنەین فیتنەیان چی بوو ئەمان فیتنەیان ئەوە بوو قسەی ئەو مەلیکە بوو دەسەڵات فیتنەی دەسەڵات قەت ئێستا ئەوەی پۆستێکی بچووکەیە هەتا گەورە بەخوا گشتی تاقیکردنەوەیە هیچی تیان نییە ئەمڕۆ لای تۆ سبەینێ لای منە دوو سبەی لایەکێکی ترە ئەمە خوایان تاقیەکات ئەو کەسەی کە چووە پشتی مێز بۆ نمونە ئیتر خوا تاقیەکاتەوە ئەڵێ بزان بەندەکەم چۆنە ئەمە تاقیکردنەوەی پێشی تۆش تاقی کراوە تۆ تەماشاکە یەکێ وەکو مەلیکە عادلێ تاقی کراوە کەواتە فیتنەی دەسەڵات سوڵتە بڵێین باشە قیسەکەمان چییە لە قیسەی یەکەم کاتێ فیتنەی ئەسحاب الکەهف فیتنەی دین بوو کەچی بوو صاحبی صلح بوو ئەتێنە بینی ناوڕاستی جارە ناچینە سەرەوە ئەچینە ناوڕاستی سوورەتەکە چیمانەیە باسی چیەکە باسی ئەوەی فیتنە نەفسەکە باسی نەفسمان بۆکە خوای گەورە أفتتخذونه وذريته أولياء من دوني عدوهم لكم عدو بئس للظالمين بدلا لأن راسي تقريبا ناوراسي باسي فتني أباك باش أقرينا بو يكم يعني درسي يكم أنا ويا درس ورقرين قصي صالحة كان بياو شاكا كان زور جاري إما بس هذا كان يسفادي ليدك دوام يعني فتني مال كوت من أصحاب الجنة معرفة حقيقة دين يعني بو ڕاستی دین دەرەخا بۆ ئەم کابرا یعنی هەموو شتێک خوا دایەتین خوایە خۆی من و تۆ نییە خودای پەروەردگار سێمیان تەواضع ئەبێ ئینسان زۆر لەسەر خۆ بێ نەرمونیان بێ تەواضعت بێ تەواضع زۆر لەسەر خۆ بە من تەواضع لله رفعه الله هەر کەسێ خۆی لەگە خەڵکە برابوچکیان بکاو لەگە خەڵکا بێ خوای گەورە بەرزیەکاتەوە لە هەر چی ئەندەزەیەک چوارەمیان ئیخلاس هەموو شتێکەکەی خوا بۆ دڵپاکی خۆت ئەیگێڕێتەوە باشە ئەی نەجاتمان بێ طبعا قرابة النجاة ئەوەیە کە قرابة النجاة يعني الدعوة إلى الله وشي وتذكر الآخرة يعني بەردەوام خەڵک بانکەی بۆ چاکە و چاکەکاری داوای خەڵک کەی بۆ ئەم دینە پاکە ئەم دینە ئیسلامە بەڵام بە گفتار و بە ئاکاری شیرین و جوان وە قیامەتش خوای پەروەردگار خاتە فکرمان بەم کارەی کە کردومانە دەجال کە باس دەکرێت چی ڕەبتیە لەگەڵ ئەم سوورەتە لەگەڵ ئەم قسەیانە چی ڕەبتیە دەجال ئەوەیە یەکێکە لە ئاخر زەمانە دێ لە دەنیشانە گەورەکەیە چاوێکی نییە چاوێکی خێلە چاوێکی یەک چاویەیە چاوەکە لە ناوڕاستە ئەم دەجالە فتنەیە فتنەی دینی پێیە فتنەی ماڵی پێیە فتنەی علمی پێیە فتنەی سەڵتانی پێیە بۆیە خوای گەورە لە سوورەتی کەهف نێزگیەکاتەوە یعنی چوار قسەی بۆ باسی کردین دەجال هەر چوار فتنەکەی تایە بۆیە خوای گەورە لێرە باسیکە سەبەب و هۆکار ئەوەیە لە سوورەتی کەهف باس دەجال بۆ دەجال داوا چیمان لێکە لە ڕوانگەی دینەوە ئەڵێ من خواتانم و بمپەرستم ئەمە فتنەیە فتنەی دینەمە دووەمیان فتنەی ماڵ ئەتێت ئەڵێ چەنێ باران گەرەکە بابی بارێنم گەرەکتە بابات باپیرت چەند پشتت گەرەکە گشتی زنیەکەم و ئەمە فتنەیە بڕاستی ئەمە بەس عەزەمەت و ئەڵڵا گیان ئەیکا بەشەریەت نایکا بۆ ئەمە فتنەی چییە فتنەی ماڵە فتنەی سێهەمی دەجال چییە فتنەی علم هەندێک شتت بۆ باز دەکا بەشەریەت ئەمە نازانێ خوا پێیداوە ئەمە بەس بۆ تاقیکردنەوەی مرۆڤەکانە هەندی علم و ئەخباری پێشی خۆی باسەکە پێشی تۆ باسەکە تۆ ئەمانە جێی گومان ئەڵێ
هەندێک هەیە تەسلیمە بێ ئەڵێ مە خوایە نەعوذ بالله بەس خوا ئەتوانێ ئەمە بکە ئیمانەکەی لاوازە تەسلیمەیە. فتنەی چوارەمیان زۆرینە یسەیطر على ئەجزاء كبيرة من الأرض زۆرینەی سەر زەوی کۆنتڕۆڵەکە داگیرەکە خەڵک و شعبێتێکی زۆر زۆری هەیە لە حەد بەدەر ئەمانەی دنیا و ئایسەی مەسیرەکەین هەر هیچ نی لە چاوێنە کاتێ دەجال بەس دەرەچێ 7,000 کەس لەگەڵایەتی 7,000 بەس کە دەرەچێ جارێ لە خوراسان و دەرەچێتە بەن شوێنەکەی خوراسانە ئێرانە 7,000 بەس کاتێ دەرەچێ ئەیتر چیەکەوێتە شوێنی ئیتر لە حەد بەدەر. ئەمە فتنەی دەجال بۆیە هەر چوار فتنەکەی تایە باس کراوە ئەلەوێ و قورابەت النەجات باشە چی بکەین بۆی نەجاتمان بێ؟ یەکەمیە الصحبەت الصالحە ڕەفیقی دۆستایەتی خەڵکی چاک و باش لە هەموو کات و ساتەکاندا. لە ئایەتی 28 سورەتی کەهف بەڵگەیە لەسەری کەهف واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي أو آياتا تاكوتاي معرفة حقيقة دنيا باسي دنيا من بوكا لنا سورتا كامية آياتي 45 واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء باسي وباس مانك وكو زوية شون زنيكاتو شون وشكيكاتو بشر شوية بو قيامت. تواضعش آياتا كمان سورتي آياتي 69 قال ستجدني إن شاء الله صابرا ولا أعصي لك أمرا. إخلاص آية كمان 110 قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي إنما إلهكم إله واحد. أما تقريبا خلاصيتي سورتي كهف لخزمتانا حزم كل أم بابتش بكردي عفو لخزمتانا باسكم بويبوتشي ما بست مان تيبو لما باس مان كت سورتي كهف أما بابەتەکان و بەسەرهاتەکانێتی و فتنەکەیە و عیلاجەکەشی تایە. خوای گەورەم لە من و لەوەش قبوڵ بکە، خوای گەورە ڕەحمە و لایەکمان بکە، بە بەهشت و پان و بەرین شادمان کە لە ئاگری دۆزەخ دوورمان خاتەوە، عیبادەت و تاعاتی ئەممان گەشتی